ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هەڕەشەی ئیتحادیەی تاکسیڕانانی بۆکان لە شۆفێر تاکسیەکان. پاڵانی دارستانەکان لە گوندی بیامە. ناڕوونی چارەنووسی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینە. شەپۆلی نوێی دەست بە سەرکردنی وڵاتیان لە کوردستان. خۆپێشاندانی کوردانی دانیشتووی لەندەن لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لەو شارە و مانگرتنی کۆمەڵێک لە بەندکراوانی لاکانی ڕۆشت. هەڕەشەی ئیتحادیەی تاکسیڕانانی بۆکان لە شۆفێر تاکسیەکان. ڕۆژی چوارشەممە دەی ڕێبەندانی 1403 هەتاوی. ئیتحادیەی تاکسیڕانانی شاری بۆکان شۆفێر تاکسیەکانی بانکهێشت و داوانی لێکردووە بەشداری چالاکیەکان لە ڕێوڕەسمی 22 ڕێبەندان بن. بەپێی هەواڵەکان ئیتحادیەی تاکسیڕانانی بۆکان هەڕەشیان لە شۆفێران کردووە کە لە ئەگەری بەشداری نەکردنیان لە ڕێپێوانی 22 ڕێبەندان کارتی شاریەکانیان لێ وەردەگیرێتەوە. جێگای ئاماژەیە کە کۆماری ئیسلامی لە سەروبەندی نزیک بوونەوە لە ڕێوڕەسمی حکوومەتی 22 ڕێبەندان ترسی بەشداری نەکردنی خەڵکی لە دڵدایە و دەیەوێت بە هەڕەشە و ترساندن خەڵک ناچار بە بەشداری لە ڕێپێوانەکەدا بکات. داخستنی ماڵی ئەمنی ژنان لە شاری ورمێ. ڕۆژی شەممە سێنزەی ڕێبەندان لەلایەن بێهزیستی شاری ورمێوە ماڵێکی ئەمن کە سەرپەنای ژنانی زیان لێکەوتوو بووە داخراوە. ماڵی ئەمنی ژنان لە شارەکان ئێران بۆ ژنانێکە کە لەلایەن بنەماڵە یان هاوسەرەکانیانەوە زیانیان بەرکەوتووە، هەروەها منداڵانی تا تەمەەن 8 ساڵ کە دەکەونە بەر زیانەکانی ناو کۆمەلگا لەوێ ڕاگیرێت. لە ئێران بەگشتی 23 ماڵی ئەمنی ژنان بوونی هەیە کە پەناگەیە بۆیان و خۆیان لە زیانێکی زۆرتر تیای بپارێزن. لە شاری ورمێ لەسەر داخواز و فەرمانی بێهزیستی ماڵێکی ئەمنی ژنان کە پەناگەی لانیکەم 50 ژنەی زیان لێکەوتوو بوو داخرا و ژنانەکە لە ماڵەدا بوون و لە ژێر گوشار و هەڕەشەدا بوون هەموویان دەرکراون. تاڵانی دارستانەکان لە گوندی بیامە. ڕۆژی دووشەممە 15 ڕێبەندان ئەنجومەنی سەوزی داڵاهۆی کرماشان کورتە ڤیددیوەیەکی سەبارەت بە تاڵانکردن و بڕینەوەی دارستانەکانی گوندی بیامەی داڵاهۆیان بڵاو کردەوە. ساڵانە لەلایەن کەسانی هەلپەرست و قازانجخوازەوە دارستانەکانی کوردستان بۆ وەدەستێنانی داهاتێکی زۆرتر دەبڕێنەوە. بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵانی ڕابردوودا بە ڕێژەی 50% لە دارستانەکان بە بۆنەی بڕینەوە یا ئاگر لێکەوتن لە ناوچوون کە بە هەڵمەتی ژینگە پارێزی ناوچەکە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی لە ناوچوونی دارستانەکان کەمتر دەبێتەوە. ئازادی ئایدا ئەمووی بە دانانی بارمتە. ڕۆژی دووشەممە 15 ڕێبەندان ئایدا ئەمووی دوای 17 ڕۆژ دەست بە سەرکران بە شێوەی کاتی و بە دانانی بارمتە ئازاد کرا. ناوبرا و ڕێکەوتی 29 بەفرامباری 1403 هەتاوی بە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر شوێنی کارەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کرا. ناوبراو لە کاتی دەست بەسەربوونیدا لە مافی دەستڕاگەشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. هەروە جێگای ئاماژەیە کە ئازادی و چالاکەی مافی ژنان بە دانانی بارمتەیەکی قورسی 6 ملیاردی و تاکاتی کۆتایهاتنی دادگایکردنیەتی و ئازاد کراوە. ناڕوونی چارەنووسی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینە. یەکێک لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە لە کامیاران بە ناوی فەرزاد مەردۆخی تەمەن 26 ساڵ سەرەڕای 45 ڕۆژ دەست بە سەرکران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 27 خەزەڵوەری 1403 هەتاوی لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بە سەرکرا بوو کە دوایی بە دانانی بارمتە ئازاد کرابوو. فەرزاد جارێکی دیکە لە شاری بانە لەلایەن ئیدارەی تەڵاعاتیە و شارەوە بۆ ماوەی زۆرتر لە 45 ڕۆژە دەست بەسەر کراوە و
دوای لێپرسینەوە و ئەشکەنجەدانی لە گرتوخانەی تڵعات ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان بۆ بەندیخانەی ناوەندی بانە ڕایان گواستووە. شەپۆلی نوێی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی بە ناوەکانی ببورن سروش نوربەخش تەمەن 25 ساڵ و خەڵکی شاری مەهاباد. مهدی جوانمەردی و بێهروز فەیزی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەکانی دارەی تەعاتەوە دەست بەسەر کراون و تا بێئێستا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتەکان سروش نوربەخش خوێندکاری زانکۆی هونەری تارانە و دوای بانکێشتی لە ڕۆژی شەممە سێنزەی ڕێبەندان بۆی دارەی تڵعاتی شاری مەهاباد دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕایگوێزراوە. هەروەها هاوڵاتێکی دیکە بە ناوی مهدی جوانمەردی خەڵکی شاری دێولان ڕۆژی دووشەممە هەشتی ڕێبەندان بۆی تڵعاتی شاری سنە بانکێشت کراوە و دوای لێپرسینەوە دەست بەسەر کراوە و هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگررتنی لە بەردەستدا نییە. لەلایەکی دیکەوە بێهروز فەیزی هاوڵاتی خەڵکی شاری سەقز ڕۆژی چوارشەممە دەی ڕێبەندان بەبێ بەڵگەی قەزایی و بە تونند و توژیەوە لەلایەن هێزانمیەکانەوە دەست بەسەر کراوە و بۆ گرتوخانەی ئیتڵاعاتی و شارە ڕاگوێزراوە. بنەماڵەی ناوراو بە بۆنەی دیارنەبوونی چارەنووسی و بەندکراوە لە نیگەرانیدان و تا ئێستا بە دوواداچوونی بنەماڵەکەی بێ ئاکام بووە. خۆپێشاندانی کوردانی دانیشتووی لەندەن لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لەو شارە ڕۆژی دووشەممە 15 ڕێبەندان خەڵکی کوردانی دانیشتووی شاری لەندەن دەشبە لە سێدارەدانی هەڵسوڕاوانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم لە لەندەن کۆبوونەوە. ناڕازیان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارت ئەم کردەوە دژە مرۆیەی کۆماری ئیسلامیان بەتوندی شەرمەزار کرد و داوایان لە نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد دەستێوەردان لە دۆخی نایاسایی لە سێدارەدان و ئەشکەنجەی بەندکراوانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەن. هەروەها ناڕازیان جەختیان لەسەرەوە کردەوە کە تا کاتی هەڵوەشاندنەوەی حکمی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی بەردەوامە بن لە ناڕەزایەتیەکانیان. یانەدەستان و برینداربوونی دوو سوختبەری بەلوچ. ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندانی 1403 هەتاوی سوختبەرێکی بەلوچ بەهۆی هەڵگەڕانەوەی ئۆتۆمبیلەکەی ژیانی لەدەستدا و هەروەها بە تەقێزەکانی کۆماری ئیسلامی سوختبەرێکی دیکە بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ سوختبەرێکی بەلوچ بە ناوی یوسف ڕیگی سەنجەرزەهی تەمەن 19 ساڵ لە جادەی ئێرانشاردا بەهۆی هەڵگەڕانەوەی ئۆتۆمبیلەکەی لە ئاگردا گیانی لەدەستداوە. هەروەها سوختبەرێکی دیکە لە کاتی تێپەڕاندنی سنوور لە سەراوان بەبێ ئاگاداری کەوتە بەردەست ڕێژی گول لەو بە سەختی بریندار. جێگای ئاماژەیە کە شارۆمەندانی بەلوچ بە بۆنەی بێبەشبوونیان لە سەرەتاییترین مافەکانیان زۆربەیان لە هەژاریدا دەژین وە بۆ درێژە پێدان بە ژیان و بەخێوکردنی بنەماڵەکانیان ڕوویان هێناوەتە پیشەی سوختبەری کە بەم بۆنەیەوە ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەنجانی بەلوچ گیانیان لەدەستدەدەن. مانگرتنی کۆمەڵێک لە بەندکراوانی لاکانی ڕەشت. ژمارەیەک لە بەندکراوانی لاکانی ڕەشت دەست بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر مەنوچێر فەلاح بەندکراوی سیاسی مانیان لە خواردن گرت. بە پێی هەواڵەکان بەندکراوەکانی هاوبەند لەگەڵ مەنوچێر فەلاح بۆ دەربڕینی ناڕەزایەتی دەست بە سەپاندنی سزای سێدارە لەسەر ئەو بەندکراوە سیاسیە پێیوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ ئێعدام بوون و مانیان لە خواردن گرتووە. مەنوچێر فەلاح بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی لاکانی ڕەشتە کە لەلایەن لقی دووی دادگای ئینقلابی ڕەشتەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. دەست بەسەرکردنی حەمیدە زارع. ڕۆژی دووشەممە 15 ڕێبەندان حەمیدە زارع لە بەندکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی دیسان دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی لاکانی ڕەش کرا. ناوبراو لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی بوو کە لە ڕێکەوتی 21 جۆزەرداندا ئازاد کرابوو. هێزەکانی کۆماری ئیسلامی لە دوای بانکێشتیە و چالاکە مەدەنیەت دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی لاکانی ڕەشتیان کردووە. جێگای ئاماژەیە ئەم چالاکوانە بارەها بە بڵاوکردنەوەی پۆست و ڤیدیۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی لە زوڵمێک کە دەسەڵاتدارانی ڕژیم و بە تایبەت ناوەندە ئەمنیەکان بەسەر خۆیدا سەپاند بوویانە باسی لێکرد.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی ژنێک و چەند ئەندامی بنەماڵەکەی لەلایەن هاوژینەکەیەوە. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێک بە بیانووی کێشەی بنەماڵەی هاوژینەکەی و چەند ئەندامێکی دیکەی بنەماڵی هاوژینەکەی کوشتووە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، پیاوێک لە شاری هەمەدان بە چەک هێرشی کردوتە سەر بنەماڵەی هاوژینەکەی کە لە ئەنجامدا هاوژینەکەی و دایک و خوشک و برایەکی هاوژینەکەی کوژراون. هەروەها چەند ئەندامی دیکەی و بنەماڵەش بە سەختی بریندار بوون کە دۆخی تەندروستی یەکێک لە برینداران زۆر ناجێگیر. جێگای ئاماژەیە ساڵانە لە ئێران ژمارەیەکی زۆر لە ژنان لەلایەن هاوژینەکانیانەوە کوژدێن و بە بۆنەی بوونی یاسای دژ بە مافی ژنان لە یاسای کۆماری ئیسلامیدا تاوانباران سزا نادرێن و ئازاد دەکرێن. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.